دوی نیسانی هەموو ساڵە بە ڕۆژی جیهانی ئۆتیزم دادرێت و لەم ڕۆژەدا گرنگێکی زۆر زیاتر بە هۆشیاری ئەدرێت. ئامانجی ئەم ڕۆژە زیاتر هۆشیارکردنەوەی کەسانی کۆمەڵگایە و بۆی بتوانن بە چاوێکی نەقص سەیری مناڵی ئۆتیزم نەکەن. ئێمە ئەمانەوەی بڵێن کە مناڵی ئۆتیزم جیاوازیە نەک ناتەواوی. سنتەری ئۆتیزمی هەڵەبجەیەکێکە لەو سنتەرانەی کە ساڵی 2023 دامەزراوە بە شێوەیەکی ڕسمی کراوەتەوە بێت لێرە شۆسپاسی و کەسە بکەین کە هەستا بەکردنەوەی سنتەری ئۆتیزمی هەڵەبجەکە خزمەتێکی زۆر بەرفراوان بە سنووری پارێزگای هەڵەبجەکە ئەویش کاشی عەلیشی عەزەدینە. لێرە ئەمانەوەی بڵێن بە ناوی سنتەری ئۆتیزمەوە سپاسێکن و دایک و باوکان هەمیشە دەستخۆشییان هەیە بۆ ستاف بۆ دروستکەری سنتەری، چونکە بەڕاستی قورسایەکی سەرشانی خێزانەکانی زۆر کەم کردوێتەوە و ئێمەش بەردەوامین لە کار و چالێکەکانمان ناو سنتەری ئۆتیزمە. دەوامی سنتەری ئۆتیزم ڕۆژانە لە ساعت 8 کراوەیە تا 12:30 ئێستا بەهۆی بارودۆخەوە کۆمەڵی گۆڕانکاری لە ڕووی کات و شوێنی کات و ئەوانە دیاریکراوە. سەرجەم چالاکیەکان لەم سنتەرە سەرجەم ڕاهێنانەکان بە شێوەیەکی خۆبەخشانە ئەکرێن، نەتوانین بڵێن ستافێکی ڕاهێنراون، ستافێکن کە زۆر بەتوانان لە ڕاهێنانە و خزمە گوزاریەکانمان بێ بەرامبەرە لە بەرەوەی سنتەرەکەمان سەر بە وەزارەتی کارەباری کۆمەڵایەتی و سەر بە حکوومەتە خزمە گوزاریەکان سەرجەمیان بێ بەرامبەرە. و ئێمە زۆربەی ئەو کار و چالاکێکە لە ساڵی پێشووە کراوەتەوە لە ڕۆژی جیهانی ئۆتیزمە، ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخە نەئارامایی کە جەنگ بەسەر سنووری وڵاتە هێناوێتی کار و چالاکەکانمان کەم کردوتەیان هەر بەتەما نین کە بکرێت. خۆی ئەگەر بەپێ ڕێنمایی بێ ئەبێت ستافێکی زۆر لەمە زیاتر لەناو سنتەری ئۆتیزمی هەڵەبجا بێت، چونکە بە ژمارەی ستاف تا ڕادەیەک کەمترە لە ژمارەی مناڵ. بە حکومەی مناڵی ئۆتیزم پێویست ڕاهێنانی تاکی زۆر ئیسفادەی لێکە تاوکو ڕاهێنانی گروپی. سنتەرە ئۆتیزمەکان لە سنووری وەزارەتی کارەبای زۆربەی کات ئۆتڵەکان نایانگرێتەوە. ئێمەش دەبەرەوەی کاری سنتەر ئۆتیزمەکان ئەوەی کە عەمەلیە، یعنی کاری عەمەلی پێویستی زۆر قورسە ناکرێت تێکەڵێکی لە کارێکی تراین. مناڵی ئۆتیزم یا مناڵێک کە پێویستی بە چارەسەری سروشتی بێ تەنها ئەوەیە کە بە شێوەیەکی عەمەلی و حضوری کاری لەگەڵا بکەین لەوەی جیاواز لە مناڵێکی وەکو قوتابخانە بە یا شوێنێک. لەبەرەوە زۆربەی وڵاتان ئێمە هەر زۆربەی بایکۆتەکان بایکۆتمان نەکردووە، هەر لێرە خەریکی کاری خۆمان بووین. لەبەرەوەی مناڵی ئۆتیزم نابێت دابڕێ لە ڕاهێنان، چونکە دابڕان لە ڕاهێنان لەگەڵ مناڵی ئۆتیزمە بارودۆخەکەی زۆر خراپتر ئەکات. زۆر بەداخەوە چونکە بەشێک لە خێزانەکان مناڵەکانیان نەشارنەوە یان کە مناڵەکانیان هێنە ناو سنتەر پێیان خۆش نییە کە کەس بزانێت کە ئەم مناڵی ئەوانیان ئۆتیزمی هەیە. لەبەرەوە من پێم وان نییە، پێم باش نییە کە مناڵ بشاریتەوە، چونکە مناڵەکە ئەشاریتەوە ناهێنیتە سنتەر یان ڕاهێنان وەرناگرێ بارودۆخەکەی زۆر سەختتر دەکات لە تەمەنی گەورەییە. لەبەرەوە ئامۆژگاریم یان ڕێنماییم بۆ دایک و باوکان ئەوەیە کە بەڕاستی هیچ شەرم نەکەنەوەی کە مناڵی ئۆتیزمیان هەیە، چونکە من هەموو کاتوتومە مناڵی ئۆتیزم جیاوازیە نەک ناتەواوی، دنیایەکی جیاواز تایبەت بەخۆی هەیە، بگرە زۆربەی کات ئەو مناڵانی کە ئۆتیزمیان هەیە زۆر لە ڕووی زیرەکیەوە زۆر زیاتر لە مناڵێکی ئاسایی.